ئەزیزان سڵاتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستی و لەش ساقی بۆ هەموو لایەکتان نەخوازیین بۆ هیواین کە سەرجەمتان هەموو ئەو کەسانەی کە لێرەوە بینەری پرۆگرامی ئێمەن پابەندی ڕێنمایەکان بن لە پێناو سەلامەتی گیانی خۆتان و هاوڵاتیان. ئەزیزانم بۆم ئێوارەش ئێمە میوانداری بەڕێز دکتۆر بەڕێز دلێر حەمە سەعیدمان کردووە کە بەڕێزیان بەڕێوبەری کارگەڕی نەخۆشخانەی شەید ئاسۆن ئەم ئێوارە لە لای ئێمە و ئەمانەوێت باسی ڕەوشی نەخۆشخانەکە بکەین و بۆ نەخۆشخانەکە تایبەت کراوە بە کام جۆر لە نەخۆشانی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا. کاک دلێر زۆر بەخێر بێت. سەرچاوم ئەزیێتتان کێشا بانگێشت بەڕێزیشت ئەزیێتت کێشا سەرڕای ماندووبوونت سەرڕای ئەو ئەرکە زۆرانی کە لە سەرتانە ئەم ئێوارەش کە ماندووبوونی خۆتان پشتگوێ خست و هاتنە ستۆدیۆ لەگەڵ ئێمەیە و تاکو بتوانن وەڵامی پرسیارەکانی ئێمە بدەنەوە بتوانین پرۆگرامێک پێشکەش بە هاوڵاتیان بکەین. سپاس بۆ ئامادەبوونت. خێر بێ سەرچاوەکەم. کاک دلێر ئەزانین کە نەخۆشخانەی شەید ئاسۆ لە سەرەتادا نەخۆشخانەکە تایبەتە بە نەخۆشانی چاو. چۆن بوو بڕیارتاندا ئەم نەخۆشخانەیە بکەن بە تایبەتکەن بە نەخۆشانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا؟ لە سەرەتای مانگی دوو بوو کە بەتای کۆرۆنا گەیشتە ینی وڵاتانی دراوسێمان بەڕێبەتی گشتی تەندروستی سێمانی هەستا بە بیرکردنەوە کە چەند نەخۆشخانەیەک تایبەت کا بە نەخۆشی ئەو نەخۆشانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا دەبن. یەکێ لەو نەخۆشانش کە هەڵ بژێرە نەخۆشخانی شەید دکتۆر ئاسا بوو. ئێمە لە مانگی دووە هەستین بە ئامادەکردین لە مانگی دووە نەخۆشی چاومان تەواو کۆتایی پێێنا هەستین بە ئامادەکردنی قاوشەکان و پێداویستیەکان و ئامێرەکان و هەموو کەم و کوڕەکان کە لەو نەخۆشخانە بوو توانیمان چارەی کەین بۆی ئامادەی کەین بۆ وەرگرتی نەخۆش لە مانگی سیا بوو نەخۆشمان بۆ هاو ئێمە بیدایەتەن لە مانگی سیا نەخۆشمان وەرگن لە نەخۆشخانی شەید ئاسۆ و نەخۆشی کۆرۆنا. بەڵێ کام جۆر لە نەخۆشانی کۆرۆنا لەو نەخۆشخانەیەن؟ زۆربەی زۆری ئەو نەخۆشانی کە لە نەخۆشخانەکەمان داغڵە بن یان ئەمێننەوە زۆربەی بکو بڵین نەخۆشخانەیەکی چاودێری وردە. یعنی ئەو نەخۆشانەی کە ئەمێننەوە لە نەخۆشخانەکەمان زۆرتر ئەو نەخۆشانن کە پێویستیان بە چاودێریکی تایبەت هەیە پێڵێن ICU ئەگەر بە ئینگلیزی پێڵێن ICU زیاتر ئەوانەیە کە حاڵی نەخۆشەکان زۆر باش دین پێویستیان بە ئۆکسسیجینە یان پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکردەیە. کاتە بەستێکی ڕۆشی ئەو نەخۆشانەمان بۆ بکەی کە لێسادا لە ناو نەخۆشخانەکانان ئەوان بارودۆخیان چۆنا؟ نەخۆشخانەکەمان ڕۆژانە نزیکی سەر و 50 نەخۆشی تێدایە. زۆربەی نەخۆشەکان پێویستیان بە ئۆکسسیجین هەیە بگرە هەر هەمویان پێویستیان بە ئۆکسسیجین هەیە. ئەگەر ئۆکسسیجینیان لەسەر لا برێ ینی لە هینی هەناسیان لا ببرێ لە کۆندامی هەناسیان زۆربەی زۆری ینی ژیانیان نەکەوێتە خەتەرەوە. بۆیە من داوا لە هەوڵەتانەکەم کە پابەندی ڕێنمایەکان بن چونکە ئەو نەخۆشانەی کێنە لای ئێمە ینی وەک نەخۆشیەکی ئاسایی نییە. بڕواکە ڕۆژانە کە کاربند و دکتۆرەکانمانە چن بۆ قاوش هەر لە ژوورێکمان هەیە پێڵێن ژووری خۆگۆڕین نزیکی 15 دقیقا تا 25 دقه خۆیان حازرەکەن بۆی ینی ئامادە باشی ئەکەن هەر لە کڵاوجلی تایبەت و جزمە و ماسکی ئەتیادی و بۆ هەر جارێک سەردانیکردن بۆ هەر سەردانیکردنێک نزیکی 15 بۆ 25 دقی پێچی هەر دکتۆریان کارمەندێک کە ئەچێتە ئەو شوێنە ئەو شوێنە نەخۆشیکی زۆری تایە ینی کارمەندی زۆری تایە خەڵکانێکی تایە وەکو یارمەدیدەری نەخۆش کە لە قاوشەکانان ینی من بۆیە لە مەڵم هاوڵاتان چەندێ پابند بن بۆ خۆیان بۆ ئێمە باشترە و بۆ خۆشیان باشترە بۆ کە سوکارەکەشیان باشترە چونکە ئەو نەخۆشخانەی کە لەویان ینی خەڵکانێک هەیە کە چاک بۆ تۆ خۆت ئەوە شتێکی دڵخۆشکەرە نەخۆشمانەیە کە چاک بۆ تۆ چۆت و بۆ ماڵەوە ینی دوایی تەلەفۆنمان بۆ کاڵێ یاڕەبی خوا هیچ یارمەتیتان بە ئەوەی کە ئێوەی کەن ینی لە زۆر شوێن ناکرێ بگرە لە وڵاتانی ئەوروپا و لە ئەو شوێنە وڵاتە پێشکەوتەکانیش ناکرێت چونکە ئەزانی ئێمە چیمان کردووە ینی 24 ساعتە ئێمە لە ئامادە باشیین ینی بڕواکە 24 ساعتە دەرگای نەخۆشخانەکە بەکراوەیە ینی هەر لە پرزگە و پۆلیس و خەفەری کارگێڕی و قاوشەکان ینی ئیسراحەت و
خەوتن و ئەوانە نییە چونکە نەخۆشخانەکەمان کاڵی نەخۆشخانی چاودێری ورد یعنی هەبێ هەمووی چاودێری ئەو نەخۆشخانانە بێ ئەو نەخۆشانە بێت کە لە قاوشەکانە کەوتون چونکە لە وەختی وایە لە کاتی وایە پێویستیان با پێداویستیەکە بێ یعنی کاتی نییە نەشەو هەیە نەڕۆژ هەیە کاتی نییە بڕۆ ئەگەر هەر کەس بچێتە ئەو نەخۆشخانەیان ئەو نەخۆشخانانی کە تایبەتە بە کۆرۆنا سێرەکە 24 سەعاتە وەکوە ینی حرەکەی تایە جوڵەی تایە خەڵکیەت و ئەڕوات و پێداویستی بۆ پێکرێ ئێمە ڕۆژ وەختی وا شەوی وایە سەعات 2 شەو خەڵکم نردووە لە شوێنی کەشتم بۆ بێ یان من بیەم بە نەخۆشخانەیەکی تر ینی بەحقەت ینی خەڵکی هەوێت چاوی لەو شتەوە بێت چەندێ پابند بێ بە ڕێنمایەکان بۆ خۆش و بۆ ئێمەش بەتاکید بۆ هیوایی کە هەموو کەس و کاری ئەو نەخۆشانەوە هەموو هاوڵاتیانش بخوان پابندی ڕێنمایەکان بن و ئەگان لە بارودۆخی ئێوە بێت و ڕێز لە ماندووبوونی ئێوە بگرن بزانن کە چەندێکی لاکە بێ ڕەنگە خیاڵی لای نەخۆشەکەی خۆی بێ ڕەنگە ئەو هەستەی کە بۆی دروستە بێت کەسێک لەویا بەتەنیا بۆ بەڵام ئەبێت ئاگای لە ڕۆژی ئێوە بێت کاک دلێر گەر باسێکی ئەوەمان بۆ بکەیت ڕێژەی وەرگرتنی ئێوە توانای چەندێک وەرگرتنی نەخۆشتان هەیە بەگشتی خۆی عادەتەن وەکو نەخۆشی ئاسایی نەخۆشخانی شەیداسۆت ئەتوانێت 100 نەخۆش وەرگێ یان 100 بێتمانەیە بەس ئەم نەخۆشی کۆرۆنا نەخۆشێکی تایبەتە شتێکی ئاسایی نییە ئێمە ئامێرێکمانەیە ینی پێڵێن ئەو ئامێری کە ئۆکسسیجینە با بۆ نەخۆشەکان نزیکی وەختی وایە نزیکی 35 ڕۆژە نەکوژاوەتەوە بەردەوام ئۆکسسیجینە بە ئەم ئۆکسسیجین بردنە پێویستی بە خەزانێکی گەورە هەیە پێویستی بە ئەدەواتی پێداویستی ناو ژوورەکان هەیە چونکە ئەوانە ئەگەر نەتوانین بیکەین ئەمەش نەخۆش ناتوانین وەرگین ئێستا لە ئێستادا لە سەر و 50 نەخۆش لە نەخۆشخانەکەمان کەوتووە لە سەر و 50 هەموو ئەمانە کەسیان لەگەڵایە کات چاودێریان کاوەکو وتر مرافقان لەگەڵایە وڵی زۆری نەخۆشەکان ینی خەڵکانی لەگەڵایە بەس خۆیان پێچاوەتەوە ینی خۆ کارمەندەکان خۆیان ئامادە کردو بۆ نەخۆشە ئەبێ هەر کەسێک کاتێکە سەردانەکە وەکو کارمەندەکان ئەو جلو پێداویستیانەی کە ئەوان بەکارێنین ئەوێ ئەوانیش بەکاری بێنین چونکە ئەگەر بەکاری نێنن ئەوانیش معڕەزن بۆ توش بوون چونکە خەڵکانێک هەیە لە ماڵەوەی خۆیان کەرەنتین کردووە دایک و باوکیان تووشی ئەم نەخۆشیە بوو ینی خۆیان نەپاراستووە ئەوانیش توش کەستان هەبووە لە لای نەخۆش بێت و دوای خۆشی توش بوو بێتەوە عادەتەن ئەروەڵا هەیە شتە لای نەخۆش بوو دوای خۆشی توش بووە بەس چەندێک تێکەڵبوون لەگەڵ نەخۆشیەکە کەمتر بێ لەوە چێ گرتنی تۆزی ئاسانتر بێ وەکو شارەزانیم لەو شتە ئەوە دکتۆرەکان ئەتوان زیاتر قسەی تیا بکەن دوونەوە هەیە ئایا نەخۆشی سووک و نەخۆشی قورس ئەو زیاتر علاقەی بە تەخەسوسی منۆ نییە بەڵێ بەبەرگری لەشی کەسەکە و شێوازی توشبوونەکەش کاک دلێر باسی ئەوەت کرد کە فترە هەبوو ینی لە ماوەی 30 بۆ 40 ڕۆژایەوە جیازی ئەو هەناسەدانەتان نەکوژانەتەوە و بەردەوام ئەبوو ئیش بکات ئەمە مشکلی بۆ دروست نەکردوون لە کەمی پێداویستی یاخود لە کەمی هەناسەدانی دەستکرد وڵی ئەوە ینی شتێکە ناچارین وەختی وایە پێویستی بە سیانەکردن و بە سازدانەوە هەیە بەس بە ناچاری ئێمەوێ ئاوا بکەین بەردەوام خەریکی سازدانەوە بین بەس ئەلحەمدولیلا تا ئێستا هیچ مشکلێکی وامان بۆ دروست نەبووە بۆی ئەگەر نەخۆشەکان کەمتر بێ چەندە نەخۆش کەمتر بێ ئەو جیازش ینی زەختی لەسەر کەمترە بێ کە زەختی لەسەر کەمتر بوو بەرە زیاترەگرێ وانە بێ هەموو شتێک تەمەنێکی هەیە ئەگەر زۆر زەختی لێ بکەیت لەوە چێت تەمەنەکەی کورتتر بێ بێکمان کاک دلێر ئەو نەخۆشانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن ئێوە ڕاستە خۆوەریانەگرن هەر لێ سوابەکەی لێ وەرەگرن و وەری ئەگرن یاخودەوەی کە بێ لە نەخۆشخانەیەکی کەوە ڕەوانی لای ئێوە بکرێت زیاتر نەخۆشخانە من لە سەرەتا شاوتمان نەخۆشخانی شەیداس وەکو نەخۆشخانەیەکی چاودێری وردە زیاتر ئەو نەخۆشانەمان بۆیە لە خستخانەی شەیدیە منەوە یان لە نەخۆشخانەی تایری و ئالیواری بەگە لە سەرچنان پێڵن کە نەخۆشخانی سەرچرا لەو دوو شوێنەوە بۆمانێ هەنێک کاتیشەیە دکتۆر هادی پسپۆڕی ئەو نەخۆشەیە هەنێک کاتیشەیە ئەو خۆی نەخۆشەیەنێ
لەو سێ ڕێگاوە زیاتری کەسی کە وەرناگرێت. بەڵێ ئەم نەخۆشخانە لە سەرەتایە وەکو باسمان کرد کە تایبەت بۆ بە نەخۆشی چاو ئەو کەسانەی کە نەخۆشی چاویان هەبوو لێسا ڕوو لەکوێکەن لەکوێ پشکنینیان بۆ ئەکرێت چونکە وەکو باسی کرد ئیتر لە ماڵی دووەوە دەستان کردو بە ڕاگررتنی بینینی ئەو نەخۆشانەی کە نەخۆشی چاویان هەبووە. ئێستا دکتۆرەکانمان ئەوانەی پسپۆڕی نەخۆشی چاون بە پێی خشتەیەکی دیاریکرا و چوونەتە نەخۆشخانەی شار بەس پێداویستی چاو و ئامێری چاو لە نەخۆشخانەی شارە نییە. ئێمە نەخۆشخانەیەکی گەورە بوو ئەگەر جەنابتان ئاگاتان لێبێ ئێمە سێ تابق بووین سێ قات بووین زۆربەی زۆری جیازەکانی تایە خۆی ئێستا لەم کاتان ناتوانین ئەو جیازانە بەرین بۆ شوێنێکی تر ینی هەر لە ناو نەخۆشخانەکە جیازەکە بەڵێ بەس بۆ ئەڵێم هەرچەنە ئیسر نەخۆش ئەبینرێ لە شار بەس وەک پێویست نییە نەخۆشی چاو زۆرە پێویستی بە ئامێری تایبەتیش هەیە چونکە نەخۆشی چاو وەختی دکتۆرەکەی بینێ بە زۆربەی زۆری بە ئامێریش تەشخیصە حاڵەتی زەڕۆریان ناچار بنەبێ بە جیاز بێ و پێویستی پێبێت. ئیستا حالیە ناڵێم هەر لە شارە بینرێ هیچ شوێنی کەمان نییە بەس ئیتە شوێنە ئالیەکان و تایبەتیەکانشمان هەیە بەزەوەی خەڵکانێکی بێدەرامەت ناتوان بچنە و شوێنانە چونکە تایبەتن هەمووشی ئەرکێکی قورسە لەسەر هاوڵاتیان. کاکدلێر ڕەنگە نەزانین ئێمە تاکو کە ئەم ڤایرۆسە بەردەوامە بێت ئەم نەخۆشخانەشتان تایبەت کردو بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا هیچ بیرۆکێکتان هەیە یاخود هیچ حەلێکتان لایە تاکە بکەی ئەم نەخۆشانە ئەچنە نەخۆشخانەی شار؟ وڵای ئێمە هەر ئومێدی خێرین کە نەخۆشەکە زوو کۆتایی پێوێت هەر ئومێد ئەوەیە کاڵین ئیشەڵا زوو کۆتایی پێ کە زوو کۆتایی پێ ئێمە ژیانی کارمەند و دکتۆرەکانمان ئەگەڕێتوە تەبیعی خۆی چونکە دکتۆر و کارمەندەکانیش ڕۆژانە تەلەفۆن بۆ منەکەن ئەوانی کەرەوێنین یان کارمەندەکان کە ڕۆژانەی سەر لە نەخۆشخانەیان بینیم زۆربیان زۆر ئەڵێ کاگلەکەی نەجاتمان بێ بگەڕێنەوە سەر نەخۆشی چاو ئێمە ئومێدمان بەس ئەوەیە ڕاستە بێگومان ینی تەنها چاوەڕێ ئەوەکەن جارەوە ئومێدی کە هەتانە بەستۆیانی هیچ پلانێکتان نییە بۆی کە شوێنێک تایبەتکەن بە نەخۆشی چاو. ئەوە زیاتر بەڕێبەراتی گشتی تەندروستی سێمانی بڕیار لەسەر ئەو شتایە بەس ئێمە ئومێدمان بەس ئەوەیە نەخۆشیەکە نەمێنێ بەرەو کۆتایی بڕوا کە ئەو شتە کەس بوو کەم بوو ئێمە شەتوانین بگەڕێن و ژیانی تەبیعی خۆمان و نەخۆشی چاو وەرگرین وەک جارە بۆ هیواین کە بە زووترین کات بارودۆخەکە ئارام بێتەوە و ژیانیەوە ژاسایی بێتەوە. کاک دلێر ما دووبار بگەڕێنەوە سەر توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا وەکو باست کرد کە شوێنەکە تایبەتە با نەخۆشی چاودێری ورد ئەو کەسانەی کە زۆرێک لە دکتۆرەکان باز لەواکەن کە کاتێک کەسێک پێویستی بە ئامێری هەناسەدانی دەستکرد ئەبێت ئەگەری ژیانی زۆر کەمە بێتەوە کەستان هەیە یاخود ڕێژەی ڕزگاربوون چۆنە لەلای ئێوە؟ زیاتر ئەوە زیاتر ئەبێت دکتۆری ینی چاودێری ورد قسەی ئەو قسانە ئەو زیاتر ئەو باسانە بکە خۆشبەختانە هەمان بووە لە چاودێری ورد بووە چوونەتە قاوش هەر نەخۆشی لە چاودێری وردۆ بێتە قاوش ینی تەندروستی باشترە هەر ئیمڕۆ بەیانەکەی کە دکتۆر هادی تووری کردووە دوو نەخۆشی هێناوەتە قاوش ینی تەندروستیان باشترە بە تاکید باشترە بێتە کە هێتە قاوش چەند ڕۆژێ لە قاوشە بێت و دوایەوە چێتەوە بە ماڵوە ینی شەر نییە ئەوەی لە چاودێری ورد بێ ینی ژیانی کۆتایی هاتووە شەر نییە هیوایە باشی شەبێت و دایکی کارمەندێکمانە بوو لەم شەوانە ینی بە پەلە جێگامان بۆ کردەوە جێگانە بوو جێگامان بۆ کردەوە ئەلحەمدولیلا ئیسە چووە بۆ ماڵەوە و ژیانی تەبیعی زۆر باشیش بە هیوای تەندروستێکی باش ئینشاءڵڵا. وادەم باسی ئەومان کردووە کە کەسێک ڕزگار بێت ئەبێ باسی ئەوە بکەین بەداخەوە ئەی ڕێژەی مردن چۆنە؟ ڕێژەی مردن وەڵایی هەیە ڕێژەی مردن بەس چەند ڕۆژێکە خۆشبەختانە ڕێژەی مردن زۆر کەمی کردووە ینی ئەوەش هینێکی دڵخۆشکەرە کە هاوڵاتیان چەندێ پابند بن ینی ڕێژەی توشبوون ڕێژەی مردن کەمی کردو یا خۆت هەر بەگشتی ڕێژەی توشبوونیش کەم کردووە لە دوێنێ و پێرەوە ینی ڕێژە تۆزێک کەمی کردووە بە زیاتر ئەوە علاقی بە وەزارەتوێ من نازانم بەس ڕێژەی مردن لای ئێمە لە نەخۆشخانەی ئێمە چەند ڕۆژێکە لە دانەیەک زیاتر نییە.
زۆر باشە بۆ هیوان کە ئەوش نەمێنێت ئینشاءالله لە شیان ساخە بێت تەندروست باشە بن. ئەو کەسانەی کە سەردانی ئێواکەن زیاتر کەسی بەتەمەنن یاخود گەنجیشیان تیا چونکە باز زیاتر باز لەوە ئەکرێ ئەو کەسانەی کە بەرگری لە شیان باش نەبێ یاخود نەخۆشیێکی درێژخایانیان هەبێت یاخود تەمەنیان بەرز زیاتر بێت ئەوانە ئەگەری ئەوان هێکە نەخۆشەکە زیاتر لێیان خراپ کات. بزانم و سەردانکردنانی ئێوە چۆنیە؟ وەڵاهی ئێمە وەکو شارەزایەک لەو نەخۆشخانە یعنی ئاگامان لە وەزعی نەخۆشەکانیە هەموو تەمەنەکانی تایە هەموو تەمەنەکانی تایە هەموو ڕەگەزەکانیشی تایە هەردوو ڕەگەزەکەشی تایە زیاتر بە زیاتر ئەگەر بڵین زیاترین نەخۆشانی کە بە تەمەنن نەخۆشی درێژخایانیان هەیە زیاتر ئەوانن بەس هەیە گەنجی شەو هیچ نەخۆشییەکیشی نییە و تووشیژی بوو تەندروستیشی ناجێگیرە هەیە لەو بابەتەشمان چۆن ئەوە ڕوویەوە بە پەیوەندی بە بەرگری کەسەکەەوە بە یاخود ڤایرۆسەکەی بەپرسی خۆی زیاتر ئەوە ناڵم ئەوە ئیشی دکتۆرە بەڕێزە زیاتر پەیوەندی بەوەیە کە ئەو ڤایرۆسە چەندێک چۆتە لەشی ئەو نەخۆشەوە هەتا زۆر بچێتە لەشی تەندروستی نەخۆشەکە خراپترە بێ ناجێگیرترە بێ چونکە بۆی ئەڵەم گەنجان کوڕ و کچە گەنجەکارمان چەندێک خۆیان پارێزن باشترە چونکە ئەمە نەخۆشیەکە علاقەی بە تەمەنۆ نییە علاقەی بە ڕەگەزۆ نییە تووشی هەموو کەسێکە بێ ئەگەر خۆ پاراستن نەکەی بەتاکید بێگومان وایە کەواتە خۆپاراستن ئەرکە لە سەرمان باسی ماندووبوونی کارمەندان و پزیشکە بەڕێزەکانەکەین کە بەڕاستی هەموو کەس ئەوە ئەزانێت کە چەندێ ماندوو ئەبن وەکو بەڕێزیش باسی کردووە بە تایبەت لە نەخۆشخانەکەی ئێوەش کە چاودێری وردا بێ 24 ساعتە کاری تیاابێ بە بەردەوامی بەبێ وەستان ئەوە نییە بڵێ تان شەو درەنگ لەگەڵ لێبێت و دوای بەیانی دووبارە سەردانەکەیت ئەوێ بەردەوام چاودێری بێ باسێکی بارودۆخی ئەو کارمەند و پزیشکە بەڕێزانەمان بۆ بکە لە نێو نەخۆشخانەکەتانە. بڵێ وڵاهی من ئەڵێم هەر کەس ینی ئێستا لەوە چێ کەمتر بێ خەڵک باوەڕی بە نەخۆشی کۆرۆنا نەبێ بەس هەست کە هەر کەس باوەڕی پێی نییە با بێت چەند سعاتێک بچێتە ئەو قاوشە ئەو شوێنانەی کە نەخۆشەکانی ئێمەی تایە بزانە دکتۆر و کارمەندەکانمان لە چی مەعاناتێکان یعنی لە چی ناڕەحەتیەکان بۆیە ئەمە شتێکی خۆش نییە نەخۆشیێکی ئاسایی نییە هەر وەکو لە سەرەتا وتم ئێمە هەر لە خۆگۆڕینەکەەوە 15 بۆ 25 رقمان پێچێ هەر دکتۆر و کارمەندێک کە چێ نزیکی 8 ساعت بۆ 12 ساعت لە ناو نەخۆشخانە بێ بە گەرمە بە ناڕەحەتی بە زەختی نەفسی بە زەختی دەرونی هەمویان لەسرە بە تاکید هەمویان لەسەرەتی اینجارە جلوبەرگێکیان لەبەرایە ئێستا هاوینە جەو گەرمە جەوی خەسخانە گەرمە نەخۆشی زۆری تایە بۆیە ینی یاخوا کەس ئەو شوێنە نەبینێ بەس بنەڵم هەر کەسێک کات بێتە ئەوێ دوای ڕۆشت بێ تێتی خوایدایەتتان با لە چ مەعاناتێکان لە چی ناڕەحەتیەکان بۆیە ئەڵم خەڵکی خۆی بپارێزێ باشترە شوێنێکی خۆش نییە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا بڕواکە نەخۆشخانە هەر بۆ خۆی هەر ناخۆشە بەس ئەوەی کەوتی کۆرۆنا لە هەمووی ناخۆشە کۆرۆناکە بەڵێ بێگومان لەوەرەوەی کە ترسێکی زیاتریش لە ناو خەڵکە هەیە و مەترسێکەی هەیە و لەگەڵەوەشە ئەگوازرێتەوە بە ئاسانی ئەوەنەی ترسەکەی لای خەڵک دروست کردو و بێتاقەتیە و شوێنەش بڕوا ناکەم کە ئەوە ئاسان بێ ئاسان نییە چونکە من شەوانە کاڕۆینەوە ڕۆژانە کاڕۆین بەنی خەفەرەکان ینی ئێشەگرەکانە بینم ئەڵم چۆنن وەزاتان ئەڵێ ئیم شەو نەنووسوین ینی ئەڵێ نەنووسین حەقە خۆی بنوون بەس ئەڵێ نەنووسین کاگە دلێر چی بکەین ئێمە ئاوایە خەڵکەکەی کە لە قاوشانە و نەخۆشانی لە قاوشان پێویستیان بە ئێمەش لەیرا نابێ بنوینەوێ ئاگامان لێبێ. داوامکردنی کارمەندەکانتان چۆنە؟ ناڵم شەفتمانی 8 ساعاتە هەنێ شوێنیشمانی 24 ساعتە لەوێ بن ینی 5 ڕۆژجارێ 6 ڕۆژجارێ تەبادولەکەن ینی ئەوش وەک وایە هەموو جاری من بە کارمەندەکانە لە مەڵم کاکە ئەمە وەک وایە لە جەنگێک کابین ئەو 5 ڕۆژجارە توی یان 6 ڕۆژجارە تۆی وەک وایە لە جەنگێک کابی ئەوێ 24 ساعتە چەندێک لەو خەسخانابی ئەوێ نەنووی تاکیدیش نانون چونکە هەنێک خۆی کارمەندی قاوشەکانمانەوانی کارمەندی تەندروستی لە قاوشە بمێننەوە زیاتر کەمترەوێ بمێنەوە چونکە ئەوان مباشرەتەن لەگەڵ نەخۆشان بەس کارمە ئیداریەکانمان
یان زیاتر ئەمێننەوە بەس ئەوەیە بە 5 ڕۆژجارە 6 ڕۆژجارێکە بێننەوە هەمویان کاڕۆن وەختی وایڵە 2 ڕۆژ ئیسراحەتەکەین لەسەریە زۆر گوونە زۆر بەڕاستی لە معانەتێکی زۆر قورسانەوە ڕەنگە بەس بۆ خۆتان لێیان تێبگەن ئێستا هەرچەنێ باسیکی بوو ئێمە هەستی پێکەین بەڵام وەکو ئەوە نیە کە خۆمان لە ناو خودی بارودۆخەکەی بین بە تاکی دوایە ئەگەر هەر کەس نەچێتە ناو ئەو شوێنە هەستی ناکات چۆنە لەوە چێت لە دوورۆ ئەگەر منیش خەڵکانێکی ئاسایی بوو مای باسی ئەو وەزان بکردایە یەکێ بۆی بکردمایە زۆر بە تەبیعی وەرمەگرت بەس هەندێک کەسیش هەیە ینی لەگەڵ ڕێزمە بەڵام بێوجدانانە باس لەوە کاڵە وان نییە خۆیان وە باسیەکەن و بۆ جۆرە من حەزەکەمەوەی کاڵێ وانە با بێت چەند سعاتێک چەند سعاتێک لە ناو نەخۆشەکانە بێ بزانە هەر دەنگی ئامێری هەناسەدانەکە بێزارێکە بەس دەنگەکەی هەبێزارێکە چونکە دەنگێکی 24 ساعتە و ئامێرانە ئیشەکەن ئەوەنە ئیزعاجی نەخۆشی وایە لە بەس بچمە بوو ماڵ ئەو دەنگە لە مێشکمان نمێنێ ئیسراحەتەکەم ڕاستە. ڕێژەی توشبوونی کارمەندان و پزیشکانی تەندروستی لەلای ئێوە چۆنە یان نەخۆشخانەکەتان وڵاهی بە ڕێژەی توشبوون ئێمەش وەکو هەموو هاوڵاتیان ڕێژەی توشبوونمان هەیە تقریبەن یعنی لە 15 بۆ 20 کارمەندەکانمان توشبوون ئەیتر خۆپاراستنی تەواویشەکەن بەس هەر تووشەبی وەختیوایە نازانی چۆن و چۆن نیە لەوە چێ لە دەروی خستخانە توش بوون لە نەخۆشخانەکان توش نەبن لە دەرەوە هیوایە لە دایکی لە باوکی لە برای لە یەکێک و توش دەبێ بەستر لەسەر نەخۆشخانە حسێ بکرێکە ئەمن کارمەندی نەخۆشخانەی و تووشی نەخۆشی کۆرۆنا بوو. ئەمە مشکلی کەمی کارمەندی بۆ دروست نەکردوون ئەو بە تاکید چەندێک کارمەندی تەندروستی کەمتر توش ببێ باشترە ینی ئەوەیە یەدی عامیلەمان زیاتر ئەوێ کارمەندی تەندروستی زیاترمانەوێ بۆی قاوشەکانمان یان قاوشی عنایە ICU زیاتر خەڵکی تیاوێ باشترە. زۆر باشە. با بچینە سەر ئامێرەکان یاخود ڕەنگە تووشی زۆرێک لە کەمی جیازەکان ببنەوە یاخود کەمی دەرمان باسێکی ماواناتی نەخۆشخانەکەش بکەین و مشکلانەی کە ڕۆژانە بۆتان دروستە بچین. وڵی خۆ بەسپاسەوەی بەڕێبەتی گشتی تەندروستی سێوانی چیمان پێویست بووە بۆی دابین کردوین بە حقت ئەوە حەقیانەتێکەوێ بێڵێ چیمان ویستووە بۆی دابین کردووی چیشمان بووە تا ئیسە بۆیان دابین کردوین هیچ مشکلەمان نییە لە ئامێریشا هەتا ڕادەیەکی زۆر باش ئامێرمان هەیە بەس ئەگەر هەر هەبێ هەر باشترە بەس ئەگەر من هەموو جارێک هەڵم ئەگەر هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان نەبن حکوومەتیش و نەکارمەندی تەندروستی نە نەخۆشخانەکانش بەرێ وەزع ناگرن هەتا حەدێکە ڕواتوکە ئەوێ ئیسە لە دەستی ئەم نەخۆشی لە دەستی هاوڵاتیانایە بێگومان کەواتە ئەو شتانەی کە بۆتان پێویستە دیابین ئەکرێت و بەڵام ڕەنگە بۆشە تا حەدێ بێت بە تاکیدە تا ئێستا ئێمە باشین زۆربەی زۆری ئەو شتانەی کە پێویستمانە ئەوەی هەبوو بێ دابین کراوە بۆ هیواین کە تووشی مشکلە نەبێت چونکە هەم بۆ ئێوەش باشترە و هەم بۆ نەخۆشانەشی تاکیدە تا ئامێرمان زیاتر بێ لەوە چێ کەمتر تووشی مشکلە بووینە تا پێداویستی پزیشکیمان کەم زۆرتر بێ کەمتر تووشی مشکلە بێ بێگومان کاک دلێش چی شتێکی کە هەیە کە لە ناو نەخۆشخانەکەیا بێ و ڕەنگە ئێمە هەستی پێنەکەین یاخود باسمان نەکردوێت و بەڕێز بچێ باسی بکەین وڵی هەر ئەوە ناڵێم هاوڵاتان کەیەن سەردانی و نەخۆشخانەکەن هەست بە ماندووبوونی ئێمە بکەن دکتۆر و کارمەندەکان کە لەوێن هەست بکەن کە ئێمە 24 ساعتە لە خزمەتی ئەو نەخۆشانەی کە ئەوان ئەیانەوێت لەوێ بن یان سەردانیان بیان بە تەلەفۆن قسەیان لەگەڵاکە چەندێ هاوڵاتیان هاوکارمان بن وەختیوای قڵباڵخی لە دەوروپشتی نەخۆشخانە دروست هەبێ چەندێک وا باشترە بچنە ماڵەوە بخۆی سە تەلەفۆن هەیە ئەتوانن بە تەلەفۆن قسە لەگەڵ نەخۆشەکانە یان لەگەڵ هەر کەسێک بێ لەگەڵ دکتۆر و کارمەندەکانە بکرێ باشترە چەندێ هاوکارمان بن لەو شتا زۆر باشترە چونکە قەڵەباڵخی و کۆمەڵ دروستکردن بەخوا باش نییە لە نەخۆشیە کەس و کاری نەخۆشەکان ئەتوانن سەردانی نەخۆشخانە بکەن ناتوان سەردانکەن بە زۆربەی زۆریان لە دەروی خستخانە لە دەروی خستخانە ینی وەک وایە مراقبەی نەخۆشەکەیانەکەن پێویستیش ناکات چەند ئەو ئێمە نەخۆشخانی شەیداس و چواردۆرمان ماڵە هەمووی ماڵە بۆیە هاوڵاتیان ئەو خەڵکانی ئەو دەور و پشتەش
ناڕەحەتە بن وەختیایەن بۆ لامانەڵە کاکە ئەو نەخۆشانی لای ئێوەیە ئەوە کە سوکارەکەی هەمووی لە بەردەم ماڵ ئێمە دانیشتون بۆیە داواکەم لەو هاوڵی نەخۆشانە یان کە سوکاری نەخۆشەکان لە ماڵ و من باشترە ئەگەر شتێکیش هەبوو خۆ تەلەفۆن هەیە لە بەینیان ناتوانن هەر ئێمە پێداویستی زۆربەی پێداویستەکانمان بۆ دابین کردن ئەگەر خۆشیان هەستکەن شتێکیان بۆ دابینکەن ڕۆژانە ئێمە درگامان کراوەیە بۆیان بێگومان زۆر باشە کاک دلێر من لەگەڵ بەڕێز تا بەرداوامە بم بەڵام دوای نەوبڕێکی کورت. هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ سەرجەم پزیشکان و کارمەندانی تەندروستی ماندوو نەبن بەو هیوایی کە ئێوەش پارێزراو بن و ئەوەش دەستخۆشی کەسایەتیە ناودارەکانی نێو جیهانی تۆپی پێبوون بۆ ئێوەی ئازیز. کاک دلێر باسی ئەوەت کرد کە نەخۆشخانەی شەیداسۆ کەوێتە نێو گەڕەکەکانەوە کەوێتە نێو ماڵەوە لەگەڵەوەی کە ڕەنگە مشکلی بۆ خەڵکی دروست کردبێ ڕەنگە بێزاری بۆ ماڵەکان دروست کردبێ لە ڕێگەی ئەو کەسانەی کە لە چواردەوری نەخۆشخانەکە کۆبنەوە شتێکی کە هەیە لێرە حەزەکەم باسی کەم ئەویش ئەو کەرەستە و جلوبەرگ و شتە پێداویستیانەی تەندروستی کە کاتێک کارمەندەکان یاخۆت پزیشکەکان بەکاری ئەهێنن لەکوێیە کۆ ئەکرێتەوە تاکو مەترسی بۆ ئەوان دروست ناکات. تاکیدەوە پرسیارێکی جوانە کە جێگای سەرنجی شەو لەسەری بۆستی ئێمە ئامێرێکمان هەیە هەموو پێداویستیەکی پزیشکی ئەکا بە پێداویستیەکی پاشەڕۆیەکی پەبیعی هە لە ناو نەخۆشخانەکە ئامێرێکمان هەیە ئێمە هەمووی ئەو بەدلانە یان ئەو ماسکانە یان ئەو دەستکێشانە کە کەینە ناوی تاقیمێکا دوی کات و بە پاشەڕۆیەکی ئاسایی ینی تەندروستە بە تا ئەو ڤایرۆسی کە پێوتیمە ئەو میکرۆباتانە لەناوەبات هەموو یەکوژێت و ئەکرێ بە پاشەڕۆیەکی ئاسایی کە خۆمان پاشەڕۆی ئاسایی چۆن فرێدەین ئەبێ بەوە وەکو پاشەڕۆیەکی ئاسایی ئەتوانین تەعاملی لەگەڵا بکەین. ینی هیچ ترسی نییە بۆ هەموو ئەو کەسانی کە بە نمونە لە نزیکی نەخۆشخانەکانن ترسیان هەیە؟ خۆی عادەتەن ئێمە بە ڕێنمایی بەو خەڵکە کە سوکاریان ئەو خەڵکە ئەو نەخۆشانە ئەڵێن کە لە ماڵەوە خۆیان کەرنتیەکەن ئەڵین یعنی وا بکەن کەمترین ینی لەمسیانە بێ بە شتەکانەوە کەمترین شت بەکاربێنن یعنی ئەگەر کەمترین شت بەکارێنە دوایی ئەتوانی شتەکانە ئێستا ئەوە زیاتر تیمی ئینفێکشن کۆنتترۆل سەرپەرشتی ئەو شتانەکە زیاتر ئەیبەن بۆ منتیقەی تانجەرۆ لەوێ لەوە چه 20 تێنیان بەهشت ئامریکی کە لە ناوێ بن چونکە زۆربەی ئەو نەخۆشخانە پێویستیان بە پەتانیە بێژیان بە دۆشەکە ینی پێداویستی زۆریانەوە ناشی بنەوە بۆ ماڵەوە ئێمە کۆیانەکەینەوە ینی هەموو نەخۆشێک خۆی پێداویستی خۆی لەگەڵ خوا هێنێت نەخۆشخانەکە دابینێت لە نەخۆشخانە هەیە لە نەخۆشخانە هەیە بەتانیە خۆزیسە جەو گەرمە زیاتر بەتانیەکانە کۆیەکەینەوە یان جلوبەرکە وەختی وایە کە نەخۆشیش بڕات ئێمە جلوبەرگی تایبەتیینێ ئەڵێم بچۆ خۆ بشۆرە خۆی شوات و جلێ کاتە بەری و جلەکانی خۆیەکەینە ناعلاگەیەک و ئەیبی نەخوارەوە و ئەینێرین بۆ ناوچەی تانجەرۆ لەوێ ئەوان چارەسەرێکەکە نیکەن بە پاشڕۆیەکی ئاسایی. باش کاک لە بەرۆی کایترەوە گەینە کۆتای پرۆگرامەکە
ئەمە بزانم ڕێنمایی تۆ چییە بۆ هەموو ئەو کەسانەی بۆ هەموو ئەو کەس و کاری نەخۆشخانەی کە سەردانی نەخۆشخانە ئەکەن بۆ بینی نەخۆشەکانیان یا خوتوکو بەڕێز دوتت بۆ ئەوی کە چاودێریان بکەن لە دەرەوەی نەخۆشخانە دیار ئەمانە کۆبوونەوەی لێ ئەکەوێتەوە نزیک بوونەوەی لێ ئەکەوێتەوە ڕەنگە مەترسی بۆ سەر ژیانی ئەوان دروستکات ڕێنمایی بەڕێزت چیە بۆ ئەوان؟ وڵای من هەر وەک لە سەرەتا شاوتم چەندێ پابەندی ڕێنمایەکە ببین بۆ خۆمان و بۆ هاوڵاتیان و بۆ دایک و باوک و بۆ کۆمەلگا باشترە. ئێماڵین ئەگەر تۆ چویتە لای نەخۆشێک لە ماڵەوە بوو نەخۆشێک کە کۆرۆنای هەبوو وا پێویستەکە کە تۆ هەموو خۆپاراستنیەک بەکاربێنی باشترە کە خۆپاراستنە بەکارێنا بۆ خۆ باشە کە بۆ خۆ باش بوو بۆ دەور و پشتی باشترە بۆ کۆمەلگا باشترە چونکە پابەندی ڕێنمایەکان پابەندی ئەو ڕێنمایانەی کە وەزارەت و یان بەڕێبەراتی گشتی تەندروستی سێبانی دایناوە ینی خۆپاراستنێکی زۆر باشە چونکە ناکرێت تۆ لە ماڵێک کابووی نەخۆشێکی کۆرۆنای تیا بێ تۆش تەبیعی تەعاملی لەگەڵاکەیە هەڵس و کەوتی لەگەڵاکەی ئەوێ بە شێوەیەکی تایبەتی تەعاملی لەگەڵاکەی ئەگەر نەخۆشی کۆرۆنا هەبێ لە ماڵێکەوە حەقە یان لە ماڵەکە کەسی تیانە بێ یان ژوورێکی تایبەتی بۆ جیا بکەیتەوە ینی دەشۆر و تەوالێت و حەمام و هەموو شتەکانی بۆ جیاکەیتەوە بۆی کەسی کرد لەوە توش نەبێ ئەگەر ئەوەمان کرد بڕواکە سەرکەوتووە بی ئینشەڵا سەرکەوتو شەبێ ئینشەڵا سەرکەوتو بین و بە زووترین کاردەم ڕۆژەتی ئەپەڕێنین. سپاس بۆ بەڕێز لێر حەمە سەعید، سپاس بۆ ئامادەبوونت، ئێمە سپاسی ماندووبوون و ئەرکێشانتانەکەین و دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بۆ سەرجەم ڕێنمایەکانی کە بە ئێمە و بە هاوڵاتیان بەخشی و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی دنیاە فەرعی یەکەمی لە کاسۆمەڵان هۆمی دووەم چەند بەشێکیان لەوێ هەیە و فەرعی دۆمیشانەکەوێتە سەر جادەی چوارتای کۆنسەر و پارکی ئازادی جلوبەرگی زۆر سەردەمیانیان هەیە وەتوانن ئێوەش سەردانیان بکەن تاکە بە کەمترین نرخ باشترینەکانتان دەست بکرێت و سپاس دووبارە بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی باپابند بین دەبین و میوانی ماڵەکانتان ماڵاوە.